من باوەڕم وایە کورت مختصر گۆڕانیش و ئیسلامیەکانیش هەتا نەبن بە ساحەبی هێزێکی چەکداری تەوازنی ئاوا دروست بکە لەگەڵ پارتی وێچێتی وەکو ئەو 5 گروپەی لێبێ کە لە جنوبە ئێستا مقتەدا سەدر هاتە پێشەوە مقتەدا سەدریان تۆمەتبار نەکردبەوەی وەهابیە لێیدەن سەر بە ئەمریکایە لێیدەن بڵێن سەر بە ئێرانە و لێیدەن خاوەنی قووەت و نفوز و مەشروع و سەرای سەلام و جێشی مەهدیە قوەتی وەکو هادی عامری وەکو نوری المالکی وەکو کابرای حکمە حەکیم وەکو ئەوانی تر هەیە والحاصل حەشدی وەحشی ئەنجا ئەم تەوازوناتانە دروست بۆم پێنجە بەڵام مەساکرێکار چی یعنی گرنتیە بۆ ئەوەی کە گرفتەکان ئاڵۆستر نەبن لەوەی کە ئێستا هەیە خۆ ئێستا کە هێزی پێشمەرگەمان هەیە و هێزی یەکێتی و پارتیمان هەیە لە ناویدا بووە بە گرفت و زۆر جار مەترسی پێکدا هەڵپژان و شەڕ و هەموو ئەمانە وەکو ئەگەرێک باز دەکرێت چ جایەوەی ئەگەر هێزەکانی دیکەش ببنە خاوەن هێزی خۆیان ئەسڵ ئەوەیە کە ئەو هێزەکانی پارتی و یەکێتیش ببن بە هێزێکی نیشتیمانی و ڕێک بخرێنەوانەیە یان ئەوەی کە هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش زەرور بێ هێزی چەکداری دروست بکەن ئەمەی دوو هەمیان کە ئەڵێ هی پارتی وێچێتی ئەو پێشمەرگانە ببن بە نیشتیمانی ئەوە لە خەونی حوشتری دوورترە کابرای ڕئیسی بڵێن فەرماندەی جێشی احتیلال کاتی خۆی بە ئەنوەر دۆڵانی وەدوتی وەڵا ئەنوەر دۆڵانی جۆ لە کەس ناگرێ غەیری جەلال تاڵەبانی کە بردبووی بۆ زلوعیە بۆ خەڵک کوشتن لەوێ 15 پێشمەرگەی بە ئێوە هەرەیەکدا بەکوشت ورت مختصر براکەم خۆی خۆمان بۆچی ئەو خەڵەتێنی یعنی ئەوەی پارتیە ئەوەی پێشمەرگەی پارتیە ئەبێ بە نیشتیمانی ئەو دوو لە ڕێوپەرژینێکی قایم بێ ماڵی بەرزانیم ماڵی بەرزانیم لە مقابلەیەکی چکە لەم لە زۆنی سەوز باشە بەس مامۆستا من هیوادارم ئەو قسانت دەگەڵ پێشمەرگە نەبێت چونکە خۆ بە نەتیجە پێشمەرگە ڕۆڵی خۆی بینیوە ئەگەر حیزبیش بوو بێ بە نەتیجە بەرگری کردووە سنووری ئەم خاکی پاراستووە لە مەترسی شەڕی داعش دووری خستۆتەوانێ گومانی تیانە لەمەی مەسەلە پێشمەرگە ڕۆڵێکی بینیوە پێشمەرگە بەڵام لە هەمان کاتیشە پێشمەرگە وەکوی ئینسانە بەسیتەکەی خوارە لۆمە ناکرێت بەڵام خۆ فەرماندەکەی لۆمەکرێت کە بەدەبا بۆ ڕایە کرد لە کەرکووکە بەڵە باشەوە لەسەرە وتیان ئەمرماندا بە ئینسیحاب برا سۆشیالیست 6 مانگ بوو لە کاتی شەڕی جود و جۆقەدا 6 مانگ و سەرکردایەتەکەی گیرا بوو لە شارەزور هەر شەڕ بوو بەینی یەکێتی و سۆشیالیست لە بڕیان باشە قیادە دروست دەبێتەوە لەوێ ئێمە خۆ لە خوارەوە ناڕوخین عەلە لەقەل فەرماندە مەیدانیەکانی پێشمەرگە گلەی لێکراوە خۆ نابێ بەس بۆی بافێڵ هاتو ئیمزایەکی کردووە لەگەڵ هادی عامری تاغوت و لە 150 کوردستان تەسلیمیان کراوە ئێم پێشمەرگانە مەسئولن نەی بۆ چۆن مەسئول نین بەڵام بە هەر حاڵ من قسەم لەسەر طبقەی خوارەی پێشمەرگە نییە پێشمەرگە مزەحیە لە هەموو وەختێک و لە هەموو زەمان و مەکانێک بەڵام بێمەوە سەر سوالەکە باش ئەگەر وا بزانین ئەم پێشمەرگانە ئەبن بە پێشمەرگەی نیشتیمانی کەشکمان فەریکە ئەگەر وا بزانین ئیسلامیەکان و گۆڕان ئەتوانن بەبێت دروستبوونی هێزێکی سەربازی بۆ تەوازونەکە بتوانن ئالیەتی گۆڕانکاری بێنە پێشەوە ناتوانن ئەوانە پوچێنەوە یەکگرتو بەو گەورەی خۆی بچووک بۆ تۆ ئێستا ئەمجارە پاشپولیان لێگرتو دوو دانەی هێناوە دوای وردەوردە بچووکتری ژەبێتەوە و نمونەش جەماعەی ئیسلامی پاکستانە لە 1947 ئیمامی مەودودی درستی کرد پێشتر 1941 ئیمامی مەودودی جەماعەی ئیسلامی دروست کردووە بەڵام پێش 22 ساڵ لەمەو پێش لاعیبێکی کرد کە عیمران خانە لە بەریتانیا هاتەوە حیزبێکی حرەکەتی ئینسافی دروست کردو ئێستا هاتەوە چۆتە سەر حکم ئەو حرەکاتانە و ئەو جەماعەتانەی لەگەڵ مەوکیبەکەیان ناڕۆن نوێ نابنەوە حرەس قەدیمەیان پارێزێ پاشەکەون دواکەون خەڵکی نەدێتە پێشەوە لەبەرەوەی ئێستا وەکو حرەکەتی ئینسافەکەی عیمران خان ئەو کوردستانە لە ڕاستیە پێویستی بە حرەکەتێکی ئینسافی ئاوا هەیە بەڵام زەمینەکەی ئامادە نەبووە چونکە هێشتا ماوێتی من پێم وایە ئەو تەوازونە بەوە پێویستە پارتی وێچێتی پارتی وەختێک شەرمەکە کە تۆ قووەت و نفوزت وەک پەکەکە هەبێ بەرامبەری منافەسەی بکەی لە نێو دەوڵەتی جون پێشمەرگەت هەبێ بەرامبەری شاخ بگری بە ڕەغمی ئەنفی بیگری بڵێ بە چۆرایی چاو دواگرتم قەندیل فەرموچیەکە هەرچی کردی و تێکۆشا نەیتوانێت لە تەنگی گۆڤەیە زیاتر نەیتوانی بیباتە ئەودات مەبەستم بوو کە وەڵامی وەربگرمەوە ئەگەر پێت وایە ضرورەت هەیە بۆ دروستبوونی هێزی چەکداری هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەمە بێئەمەلبوونە لەوەی کە هێزی مەدەنی بتوانێت گۆڕانکاری دروست بکایان بێئەمەلبوونە لە مامەڵەی یەکێتی و پارتی لەگەڵ ئەو هێزە مەدەنیانەدا هەر بێ ئومێدبوونە لەو واقعی کە لەو 27 ساڵەیە دروست بوو ئومێدی یەکەم
لە 1992 کە ئومێدەکەت گەشایەوە ئینتیخاباتەکرێەوە بین بە خاوەنی پەرلەمانی خۆمان و بەرەو کۆشکەکە وایە بڕوخێن بێت چونکە هی سەدام حوسێن بووی مەجلیسی تەشریعەکەی بەڵام باشە پەرلەمانمان بۆ دروست بووە خۆشحاڵین دوای حکوومەتی خۆمان تشکیل بووە فەرموکاک فواد مەعسووم ڕۆیشتین بۆ پیرۆزبایی ئیشێکی زۆر باشە ئومێدی کوردی ئەترافەکانی تریشتان بەدەستەوەیە اینجا حکوومەت تشکیل بوو وەزارات تشکیل بوو هەوڵدرا بۆ پێشمەرگە تەمان کە هێستاش هەر پێشمەرگە نەبووە بە جێشێکی نیشتیمانی بەڵام بە هەر حاڵ ئومێدێکی زۆر لە ناو خەڵکا دروست بوو کەیتر وردە وردە لانی کەم ئەگەر نەژبین بە دەوڵەت ئیدارەیەکی زاتی خۆمان ئەبێ کە ئەتوانین هەنگاوی تر هەڵێنینەوە لەو دوای 20 ساڵی تر ئەمە لە 92 زۆری نەبەر لە 94 شەڕ دەستی پێکردەوە لە 95 شەڕە کورسی دەستی پێکردەوە ساڕۆخەکان لە کەس نەزانەوەن رارەوە بە فندق هەورامان ژێنایە بە کەس نەزانەوە بینی هەردوو لایەن لەم لاش قاسم سلێمانێکە و ئاغای عەبادیەی تەقان و لەو لای تریش ئاغایەکی تریە حشتریەی تەقان لەبەرەوە برا بەڕێزەکەم فێڵ لە یەکتریش نەکەین لە خەڵکەکەی خۆشمان نەکەین چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی الرائد لا یەکذب ئەهله پارتی و یەکێتی هەموو ئومێدی هەموو کوردی پارچەکانی تریشیان بە فیڕۆدا و بە هەدەردا ئێمە ئێستا من طبعا خۆم مەئیوسم دەمێکە بەڵام ئێستا ئەوەی کە کوردی قەومیە لە باشووری کوردستانە مەئیوس بۆ لە ئیسلاحاتێکە ئەوانای بیرمەندێکی وەکو ساتح حوسەری خەڵکی یەمەنە بەڵام بوو بە وەزیری پەروەردە لە عێراقی ساڵی 1925 پارتی وێچێتی بۆ زاڵ نەبوون بەسەر خۆیانە جەمال نەبەزێکی بیرمەندی کوردی قەومی کۆن زۆر کۆنیش بێن بیکەن بە وەزیری پەروەردەی قەومی بۆی با دینەسۆرانەکەمان عەلە لەقەت پێ تەدریس بکەن و بزانین لاجەکان لێک جاکەینەوە نەیان کرد ئەمانە لە ڕوحی میلیشیاییانەوە هاتن دەوڵەتە کوردیەکان کرد بە قوربانی باشوور بە کوردی داماوی ئەو دیویانوتی ڕۆژهەڵات لەو دی سنوورە مەلعونەکەوت کاکە تکاتان لێکەین هیچ مەکان برا ئەم تەجروبەی خۆمان سەر بگرێ زۆر مهمە پشتانەگرین بەڵام درۆیان کرد فیدل کاسترۆ دەبابەی لە ناو ئینتاجی زراعیەوە نارد بە پاپۆر بۆ جەمال عەبدولناسر لە میسر بەڵام ئەمان هاتن 3000 پاسداریان بە جلی کوردی و هێنایە سەر دیموکرات لە کۆیە ئەنجا ئەمان بە هەردوو لایەن لە پەرلەمانە قەرارێکیان ئیمزا کرد کە لە پەکەکە بدرێ و قەرارەکە بوو بە شەریعەتێکی ڕەسمی دوای فەخریان پێوە کرد کە 500 مەیت کەوتبوو لەسەر ڕێگای دهۆک زاخۆ ئەمانە ئومێدی کوردیان پوکانەوە ئینتیمای کوردایەتی نەما کوردایەتەکە بوو بە قوربانی دەوڵەتەکە فش بەوە بوو بە باشوور بوو بە شەڕەپەڕۆی دوو حیزبی بوو بە هەرێمێک هەرێمەکان بوونەوە بە حیزب بوو بە دوو حکومەتی کوردی ئەنجا دوایی کەنەوتیان ئینتاج کرد دوای لە قەلێدان و سمسوان هاتنەوتیان با ئیمزایکەین پێکەوە بین دوایی پارتی بە ئوسلوبی احتیواکردنی ئال سعود بە ئوسلوبی احتیواکردنی ئیسرائیل بە ئوسلوبی احتیواکردنی مەلەکی مەغریبی هات وردە بڕەکەی لەژێر پێ ئەوانی تران ڕاکێشا و کۆنتڕۆلی ناوچەکەی خۆی کردەوە لەبەرەوە نابێ ئەو ئومێدەمان بۆ دروست ببێت کە بەم سەیارەی لە فەحس دەرناچێ بتوانین لە دهۆکەوە بینەوە بۆ تەوێڵە ناتوانین ئەم ڕحلە زۆرە ببڕین ئێمە ناتوانین کۆمەڵگەیەکی مەدەنی دروستکەین ناتوانین دەوڵەتێک ئیدارەیەکی دەوڵەتی دروست بکەین کە ئەو هەموو گەندەڵیە لابە بە هەمان ژەنگاوی بە هەمان ئەو ئینسانانە کە پەروەردە بوون لە تعریفی حیزبە لە فکری سیاسیە لە حیزب مەدرسەی گەلە توخوامە مەدرسەی ئەمانە دروستیان کردو لە 1946 خەڵکێکی بەرهەمیان نابێ ئەمە بەرهەمەکانیانە ئال سعود شوێن نەماوە بە قیمەت بێنە کەوتوتە بەردەستی یەکێ لە ئال سعود بڕۆ ناو منطقەی بارزان بڕۆ پشتی هەولێر شیمالی هەولێر بڕۆ دەشتی هەریر بڕۆ هەموو ناوچەکانی ژێردەستی زۆنی زەرد هەر هەمووی بووە بە دەرەبەگایەتی کاکەجە دەرەبەگایەتی شاری لادەیان هێناوە سەرمایەداری بورجوازی ناوشاریان هێناوە بێدینی دیکتاتۆریان هێناوە وەکو سیاست سجن و جەلاد و پارەوە مشتێک و عەمالەتیش لەولاوە بۆ شەڕ بکا بۆ لە گوندی بەشیر ئازاد بکە بڵێ فەرمو کاکەی شیعە ئەوە گوندەکەشمان کە شیعە گوندەکەتان ئازادمان کرد بۆتان کێوە دوای هەشت هجوم نەتانتوانی برا بەڕێزەکەم ئێمە مرۆ خۆم تەبعا زۆر دەمێت کە مەئیوس بووم لە پارتی وێچێتی لەبەر ئەوەی یەکەم ئەوان فاشل بوون دووهەم وڵاتی ئێمە وڵاتێکی میلیشیاییە دوو جار هەلی دروستبوونی دەوڵەتمان بۆ دروست بۆ یەکەمیان دوای ڕمانی دەوڵەتی عوسمانی دووەم دوای ڕمانی دەوڵەتی عێراقی سەدام حوسێن هەر حکومەتەکەی نەڕووخات دەوڵەتەکەی ڕووخات سەر لە نێپۆل برێمەر بنیاتی نایەوە بە جێیشەوە بە موسساتەوە هەموو شتێکەوە ئەو کاتەش دیسان کوردیان هەڵخەڵەتاندۆ چکە کورد ئیرادەی خۆی نەبوو
لەبەر بێئومێدیەکە لەبێ یەکەم ئەمانە گەندەڵ و بوو دەڵەن شتیوان پێ دروست ناکرێت دووهەم ناوچەکە ناوچەیەکی میلیشیایی و هەموو کەسە تەدەخلی تیاکە جا کابرایەکە وەکو بافێڵ توخوا ئەگەر بتوانە لەگەڵ هادی العامری بە حزوری قاسم سلەیمانی وەرەقەیەکی مزاکەن و لە 150 باشووریان بدرێتێ ئێبرا نە قنچکی پیازە نە سەلکی سیرە نە تەڕەتیزێ نە تورە نە لە حیزبە نە لە حکوومەتە نە لە ڕاستەی حکوومەت هەرێمە هیچ هاتووە بە ئێرادەی خۆی و دایکی نەوتەکانیشی هەموو تەسلیم بە قاسم سلەیمان کردی و بڕە بەخێرە